هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ئەگەڵ نەڵێن بە درێژایی مێژوو بۆ ساڵانێکی یەکجار زۆر بەدەست کەمی ئاوەوە ناڵاندوێتی تاکو ساڵی ڕابردوو لە کابینەی نۆ بەردی بەناغەی پرۆژەیەکی استراتیژی هێنانی ئاو بۆ شاری هەولێردانرە کە لە زێی گەورەوە ئاو بهێنرێ بۆ شاری هەولێر بۆ ئەوەی ئیتر هەولێر لە دەست بێئاوی ڕزگاری ببێت. ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانێکمان هەیە لەگەڵ ئەو قسەی زیاتر و پرسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز هێمن نەظیف بەڕێوەبەری پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر ڕاستەوخۆ لە ستودیۆ لە لامان میوانەکە کە من زۆر بەخێر بن سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. زۆر باشە بخۆ دەزانی ئەم پرۆژەیەکە لە پرۆژە هەر استراتیژیەکان کە ئیتر تا ڕادێکی زۆر دەتوانین بڵێ لە 100 هەولێر لە دەست بێ ئاوی ڕزگار دەکات لە 175 وەکو لە هەواڵەکانیشدا بوو تەواو بوو. پێشبینی دەکەن چەند مانگی تر بخایانێ کۆتایی ئەم ساڵ کۆتایی هاوین کەی پرۆژەکە تەواو دەبێ و دەست بە هێنانی ئاو دەکات. بەڵێ پرۆژەکەمان پرۆژێکی فراوانە بە چار هێڵ ئاو دابەشی هەولێر دەکات. ینی شوێن هەیە باڵێن 175 کێشەکانی ئاویتایە ینی تا دوو مانگ بە هەموو هەوڵێکمان وایە ئەو گەڕەکانە کە زۆرترین کێشە ئاویان هەیە کێشەکانیان چارسەر ئاویان بگات. ینی هەر تا کۆتایی ساڵ هەموو پرۆژەکە تەواو دێت بەس تا دوو مانگ دەتوانێت بڵێن گەرێکی هەشتی حەسارۆک و بنەسڵاو و دارەت و ئەو گەڕەکانی کە یەکجار بێ ئاون کێشەی 170 کێشەی ئاوی هەولێر لەو گەڕەکانەیە. ئینشاءڵڵا کۆتایی مانجی 6 هیدایەتی مانجی 7 یان ئاوەکەیان دەگاتێ و کێشەکانیان چارەسەر دەبێت. زۆر باشە دەستان خۆش بێ باشە. کاک هێمن بەخۆ دەزانی هەولێر پایتەختی هەرێمی کوردستان و ئێستا گەشەیەکی خێرا و بەردەوامی زۆر فراوان دەبێت لە ڕووی دانیشتوان و هەروەها لە ڕووی دروستکردنی گەڕەکەکانیشەوە. بەڵام پرسیارەکە ئەمەیە ئەم پرۆژەیە هێنانی ئاو لە زێی گەورەوە بۆ هەولێر هاوتەریب لەگەڵ ئەو فراوانبوونەی هەولێر دەڕوات؟ بڵێ لە دیزاینەکەمان ڕەچاوی ئەومان کرد کە بۆ مەودایەکی درێژ با بڵێن کێشەی بێ ئاوی چارەسەرکەین. هەولێرمان با بڵێن لە دیزاینەکەمان وامان لێ کرد تەقسیمی 28 زۆنمان کرد بەڵکو زۆن هەیە هەر تا ئێستا ئاوادانی تیانە بەس کە بۆ مستەقبەل پێشبینی دەکرێت بتە شوێنی سەکەنی و هاوڵاتی ناودانش بۆ وێش ئاومان بردووە. ینی کە بەو حیساباتێکە خۆمان کردمان تا مەودایەکی درێژ هەولێر بێ ئاودان بێت زۆر گەڕەکەیە ئاودان نەبوویتەوە یان ئاودانش کەمی تایە بە تەواوی ئامان بۆ ڕاشەوە. ینی ئاوەکەمان دابش بە 28 زۆن کردیا هەر زۆن و بەشی ئاومان بۆ دانایە بە شێوەیەکی دیجیتالی کۆنتترۆل دەکرێت. هیچ زۆنێ ناتوانێت با بڵێن بۆ نییە ئاوی زۆنێشتر ببا. ینی پێشتر ئەو کێشانەمان هەبوو لە هەولێر لەوانەیە گەڕەکە بوو ئاوێکی زۆری هەبوو تەوازن نەبوو لە ئاو تەوزیعکردن. لەو پرۆژەیە حاولەمان کرد شتێکی وا بکەین ینی وەک بڵێ فلیکسبلش تێدا بێ ئەو ئاوی ئەو منتقێ بین ئەو کێشە لێرێ مەسەن لێرە ئاو زۆرە بگۆزینەوە ئەو شوێنی ئاوی کەمە. زۆر باش. کاک هێمن بۆ خۆت باش دەزانی ئەنی شاری هەولێر جەنابەت لە بواری ئاو شارەزای پشتی بە ئاوی بیر بەستەوە بە ئاوی ژێرزەوی بەستەوە کەواتە بە تەوابوونی ئەم پرۆژەیە ئەو بیرانەی کە هەولێر سوودی لێوەرگرتووە ئەوانە هەمویان دادەخرێن و جارێکی کە ئەگەر ئیشەڵڵا ئەم ساڵ بارانی باش باری ئاوی ژێرزەوی هەولێر جارێک کە دەبوژێتەوە. ئەکید لەوانەیە هێستا با بڵێن لە هەولێر لەوانەیە نزیکەی 1500 بیر هەبێ بە بەردەوام 24 سعات ئەو بیرە تەسەوور کە ئاو ڕادەکێشێ و هەردەم ئاوی ژێرزەوی دەستە خوارەوە. باشە ئەکید ئەو پرۆژەیە دروست بوو پێ بە پێ ینی ئەکید ینی بڕێکی زۆر لە بیرەکان لە بیدایەت و دوای وردە وردە بەرنامەکە وایە تەواوی بیرەکان بکوژێنەوە. ئەکید ئەبەس ئەو بیرە کوژاوە خۆی لە بەڕە ئاوەکە زیاد دەکا. ینی بەس بۆ زانیاری بەڕێستان ینی ئاوی ژێرزەوی ئی ساڵێک و 2 ساڵ نییە ئەو ئاوێک کە ئەمە سەرفماکە ئی هەزاران ساڵە سەرپان کرد ئەکید بەسەر زیاد دەکا و مانەوەی هەر ئەو ئاوەش ملکی ئێمە نیە بەڵکو ملکی ئەو جیلەی پاشە خۆمانە. ینی بەڕاستی غەدرمان لێکردین ئاوەی زۆرمان سەرف کردیا. بەڵام کاک هێمنیانی ئێستا کە ئەوە زێی گەورەیە ڕاستە هەندێک دوورە لێرەوە بەڵام زێیەکە بە کوردستانە دەڕوە. ئەنی بیرکردنەوە لەم پرۆژە استراتیژیە ئەمە چی پێڵێن ینی چه قسەیەکی لەسرە پرۆژەیەکی یەکجار استراتیژیە تۆ ئاوی خۆتەیە بە بەلاش ناڕوە ئێستا بەشێکی ڕاکێشیتەوە بۆ خۆت. بەڵێ کاک بەڵێ ئەو بیرۆکەی ئەو پرۆژێ هەر لەوانەیە پێش 12 ساڵ
هەر هەبووە ینی هەر بۆ زانیاری من ئەو دەم لە بەڕێوەبەراتی ئاوی هەولێر بووم لە بەشی دیزاین لەگەڵ بەڕێز کاک مەسعود کارەش بەڕێوەبەرمان بوو لە ئەو دەمی پێش 12 ساڵ پێش 13 ساڵ بیرمان لە پرۆژێک کرد و دیزاینێکمان بۆ حاڵ دوای پاشەوی ئەو قەیراندارایە بۆ سەبەبێ ینی ئەو پرۆژەیەکی ینی حتمی بوو دەبایە بکرێ و زۆریش دوور نییە ڕووباری 18 کیلومتر دوور نییە نەخێر دوور نییە و ئاوێکی زۆریشمان هەیە ینی ئەگەم حساب بکەین معدل ئازێی گەورە 200 تا 250 متر مکعب لە ثانیە ئاوی تێدا ینی دەڕوا بە معدل تێدا مەسە وەخت دێ کەم دەبی وەختیش دێ زۆر دەبی کە بە معدل وەگرین 200 تا 250 ئەو ئاوەی کەمە ئیسفادەی لێ دەکەن بەگشت پرۆژەکانمان ناکاتە 10 مکعب لە ثانیەک تەسەووەر کە لە 250 ئەمە ئیسفادە لە دەی بکەین یعنی چەند ئاومان لێ خەسار دەبێت چۆن ینی بڵێن توانین بڵێن لەگەڵ فراوانبوونی هەولێریش هەولێر بۆ خۆی بەردەوام فراوان دەبێت پایتەختە لە هەموو ڕوویەکە و گەڕەکی نوێ دروست دەبن کەواتە ئیتر لێرەوە توانین بڵێن هەولێر بە تا ساڵانێکی دوور و درێژ کە ڕەنگە تا 30 ساڵ 40 ساڵیکە بێ ئاوی بەخۆی نابینێ وەڵا بە مەرجەکە ئەوەیە دەست بە ئاوە بگرین بە شێوەیەکی ویستم ئەوەش بپرسم کەواتە ینی ڕێنماییتان چییە بۆ خەڵکە بینین یا ئۆتۆمبیلە شووە یا بەردەرگا شووە یا باوەسی خۆی ئاو سەرفەکە ئەڕوایان ڕێنماییتان بۆ خەڵک چییە دەبێ خەڵک چی بکایت کاکفرە ئەگەر ئەو ڕوونکەینەوە با بڵێن وڵاتانی دەوروبەرمان مەسەن یەکێکی وەکو وڵاتی تورکیا خاوەن ئاوێکی زۆرە کەچی ئاوە بێ بکڕی ئاوی خواردنەوە نییە لەوێ فرد با بڵێن هەر کەسێ 200 لیتر تا 200 لیتر پێرکەپیتە ئاو سەرف دەکات لەو هەولێرە خەڵک ینی بە معدل 370 لیتر ئاو سەرف دەبێت یعنی دوو قاتی وڵاتی تورکیا کە وڵاتێک هەموو ینی ئەوە چی هەموو دەگەڕێتەوە وعی خەڵکەکە و سەقافەت و یان سیستەمی وڵاتەکەش وای کردووە کە خەڵکەکە ئەو بە هەدەر نەدا یعنی بەڕاستی دەبێت ئەو خەڵکی خۆشمان بە ئاو سەرفکردندا بستەوە بە شێوەیە یعنی ئەبێ پێوەرێکیش بۆەوەی کە خەڵک مەسەن دانانی تەوافەیە دانانی زۆرێ با بڵێ ئەکسسۆرێ مەسەرەن حەنەفی و شتی وایە کە ئاو زۆر سرف ناکە سیستەمی وایە دووشی حەمامە حەنەفیە دەیکەوە ئاوێکی زۆرە لە ئاخیر ئاوێکی کەمە لەوانەیە ئیشەکەت دەکاو بە کەمی ئاوێکی کەمیش باش کاک هێمن ئەم پرۆژەیەکی یەکجار گەورەیە پرۆژێکی استراتیژیە دەکرێ ئەم پرۆژەی وەکو نمونە بۆ بەشەکانی تری کوردستان بۆ هەرێمی کوردستان لە هەر شوێنێ ڕووبارێکە بێ دەکرێت ئەم پرۆژەیە جارێککە دووبارە بکرێتەوە سم بۆ نمونە سلەیمانی ڕاستە لە دوکانەوە نزیکە بەڵام بەردەوام ئەویش کێشەی کەم ئاوی بۆ دروست دەکرێت ئەم پرۆژەیە لە شوێنێکی کە دووبارە بێتەوە بەڵێ ئەکید ینی هەر لە بەرنامەی بەڕێوەبەراتی گشتی ئاو وەزارە شارەوانی ینی هەر هەموو ینی هەر بەرنامەکە وایە لە ئاوی ژێرزەوی بگۆزنەوە ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی ئاوێکە دەمینێ بۆ ئەزیاد ئاوی سەرزەوی ئاوێکە بە چەند کیلومترێک لە سنووری کوردستان دەردەچێت ئێوە باشترە ئەمە ئیسفادە لەو ئاو بکەین کە دەڕوا احتفاظ بۆ ئاو بکەین کە دەمینێتەوە زۆر باشە زۆر بەڕێز هێمن نەظیف بەڕێوەبەری پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان